پرسیارەکە نووسرا و 5 4 لێ بکەم ئەنجە 2 بە زیاکەم 3 لە کەمکەم ئەکا بە چەند ئەنجە 0. باشم. ناوت چییە؟ هانیا. باشە ئەمڕۆ ئیمتیحانت کرد پێم بڵێ چەند پرسیارت جواب 25 یا 125 125 هینا بوو 38 باشە قورس بووە ئاسان ئاسان بوو. پرسیارەکان چی بوو بیرتە؟ نا بیرت نەماوە؟ بە چی ئەت کرد بە مەحلتە کرد؟ بەڵێ چۆن ئادەی پیشانم بە؟ ئاهای منە پرسیارەکە نووسرا و 5 4 لێ بکەم ئەنجە 2 بە زیاکەم 3 لە کەمکەم ئەکا بە چەند ئەنجە 0. تۆ حەزەکەی گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر. بۆچی دکتۆر؟ چونکە حەزەکەم وەکو دایک و باوکم بم. دایک و باوکت دکتۆرە؟ بەڵێ چارەسەری خەڵک بەڵێ. باشە چی بە دایک و باوک دەڵێ؟ چیان پێڵێ پێیان دەڵێ تۆ ئەوانت خۆشەوێ؟ باوکەتەم زۆر خۆشەوێ. ئەی دایکە؟ دایکە زۆر خۆشەوێ.